ئێستاکەش بابێن باسی variable و variables وەروها data type بکەین. طبعاً variable واتە گۆڕاو وەکو بۆکسێک وایە بەکاردێ بۆ خەزمکردنی ڤاڵێک لە ناویدا زۆر بەکات ئیشمان پێ دەبێت بۆ نمونە name بۆ نمونە name یاخود age تەمەنی کەسێک یاخود ناوی کەسێک لەناو variable خەزم دەکەی لە شوێنە بەکاردەهێنی. سوودی variable ئەوەیە کەوا ئەتوو بۆ نمونە دەتەوێت نرخێک ئیشت پێت گرینگە یاخود ناوەک پێت گرینگە چ ڕقم بیت ناو بیت سترینگ بیت کارێکتەر بی هەردێک لەم شتانە تونووسین بی پێت گرینگە لە زۆر جیان بەکاری دێنیەوە. دواتر کە هەرێک لە وەختەکان بتەوێت بیگۆڕی ونیە ئەگەر variable نەبیدی بچی یەک بەیەک پێدا بهم گۆرە بەڵام کە variable بێت و variableەکەت بەکارێنێت تەنها variableەکەی لەو شوێنێکەوە ناساندیت تعریفت کردە دەیگۆڕی و ئەوکە لە تاوی پرۆگرامەکەی دەگۆڕێت لێ زۆر ئیسفادەی هەیە variable و زۆر گرینگە لە پرۆگرامینگ لە هەر زمانێک لە زمانەکە. ئێستا با بێن و data type پیش بدیتێت لە جۆری تایپی ئەو variableەکەوە دروستی دەکەین. باش تا بۆ نمونە یەکێک لەو variableانەی جۆرە variableانێکەوە هەیتمان ئینتە int واتە integer واتە integer بەکاردێ لە بۆ خەزمکردنی ئەو ژمارانەی کەوا تەواون دەژمارەی تەواو بەبێ فاریزە بەبێ decimal number. بۆ نمونە h یەکسانە بە 20 یاخود هەر ژمارەیەک بێت باشە ئینتی ئەیجم کە یەکسانە بە 20. ئێستا variableەکەم دروست کردووە بە ناوی h کەوا یەکسانە بە 20 وە جۆرەکەی ئینتیجەرە. طبعاً سەرەتا گەر بێت تەنها لێرە بنووسم ئینتی h by default هەر variableەکەوە دروستی دەکەی گەر نرخت نەدایە نرخ دانان واتە پێ دەگوترێت ئەساینمنت گە ئەساینمنتت نەکردن ئەوە by default واتە شێوەیەکی ئۆتۆماتیک لە C++دا زبری میمۆری دەستە ناوی بۆیە وا باشدا ئیمەن ئینیشەڵایزی بکەی نرخێکی سەرەتایی پێ بدەیت لە C++دا. طبعاً ئەو ستێپی یەکەم ئێستا من int h ئەو ستێپە تەنها ئەوەندە ئەوە پێی دەگوترێت declaration نووسم dict واتە declaration ئەو ستێپە. لە پاشان دەتوانم بێم لە لاینێکی بڵێم h یەکسانە بە 20 یەکسانە بە 20. ئێستاکە ئەوە تەنها ناساندیتم ئەو variable وتم من ناوەکە ئەیجا لە جۆری ئینتیجەرە ژمارەی تەواوی ژمارەی ڕێک و لە پێی دەگوترێت declaration بەڵام ئەوەی دومیان h یەکسانە بە 20 ئێستا نرخم پێداوە ئەویان پێی دەگوترێت assignment ئەوە assignment پێی دەگوترێتەوە تا نرخ پێدان بۆ variable. باشە بەڵام دەتوانم لە جیاتیەوەی بۆ شێوازە بکەم پێشەنجێ بابێن تەڕیانکەین ببینیم زانین چۆن بەکاردێ بۆ دەڵێم h باش ئەخۆت بە ئەندلاینش بکەین لاینێکی ئێستا گەر بێم پرۆگرامەکەڕ بکەم و ببینیم زانین چۆن چی دەبێت یەکسەریکەم 20 تەوا بوو ئەیجەکە نرخەکەیکەوە 20 بوو. طبعاً لەبەرچی کە دەڵێم h بڵێن int گوتمە ژمارەی تەوا لەبەر ئێستا گرێت و decimal point دەمێت ژمارەی واتە فاریزەی بدەمێ ژمارەی پاش فاریزەی دەگەڕێنیکەم لە جاتی 20.5 داتێ بەڵکو 20 ڕێک دەداتێت لە برەی دێکات ئینتیجەر لە برای ئینت لە بۆ ژمارەی تەوا بەکاردێت. داتای ترمان هەیە ئەگەر بتەبێت پوینت یاخود دەسیمەڵی ژمارەی لەناو خەزنک decimal point. بەو شێوازە ئەمە variableمان تعریف کرد و پرینتشمان کرد. دەتوانێت ئەو دوو ستێپە تێکەڵکەین ئەو دوو ستێپە بیکەینە یەک لاین چۆن دەڵێن int h یەکسانە بە 20. ئێستا هەم ئینیشەڵایزم کرد بەڵێن هەندێک دەکلێرم کرد و هەمیش چیم کرد و هەمیش
ئەساینم کرد ساینی ڤاڵیوم کرد دەوان یەک یەکسانە بەکاردێدا ئێمە لە بۆ ئەساینکردنی نرخێک لە بۆ پێدانی نرخ یەک یەکسانە ئێستا هەمان شتم لە دەکات پێکمان دەتوانم ئەمە جوانتری کەم بۆ نمونە دەڵێم چی لێرە ئازیاد بکەم لەگەر سترینگ تێکەڵیکەم دەڵێم بێگۆ دەمجیانکەم your age یاخۆ تەمەنت بابێکینی کوردی تەمەنت 20 دەنووس بە باشە دەنووسم ساڵە باش ئەگەر سەیری بکەین مێشتشی دوانترمان لەها تەمەنت 20 ساڵە باش ئەدێگەر بمانە هەیە جۆرەشتر داتا تایپ کاوا زۆر گرنگ ئێستا باسی هەموو داتا تایپە گرنگانەی کاوا زۆر باوم بەکاردێن بە سادەی شوێکی سادەی باسییان دەکەین فلۆتمان هەیە فلۆت ئەوە دەتوانی چی لێ حەزم بکەین ئەوە لە بۆ ژمارەی ئەگە بتێ ژمارە ئەوەی هەبی فاریزی هەبی ژمارەی پاش فاریز واتە پۆینتی هەبی بۆ من دەڵێم 4 یاخود 55 4.5 بۆ شێوازە ستاگەر پێم لە لاینێکی تردا پێم وایە تەباکەم بێگمان 4.5 دەدات باشە وەروها دەبڵمان هەیە دەبڵ ئەویش لە بۆ دسمل پوینت بۆ ژمارە پاش فاریزیە بەکاردێ ژمارەنێکە فاریزە پوینتیان هەیە بەڵام جیاوازی فلۆت لەگە دەبڵ ئەوەیە کەوا بە هەر ئەو بکەمە دەبڵ کەوا دەبڵ دوو هێندەی فلۆت توانای هەیە واتە سۆرەجی زیاتر توانی زیاتر ژماری پاش فارێزی خەزمکە لە بۆ هەندێک بەکاردێ ئەوە جیاوازیان دەبڵ فلۆت وەروها زۆرێکی تر با بڵین بە باسکەین کارێکتەرمان هەیە کارێکتەر واتە چار ئەوش بەکاردێ لە بۆ خەزمکردنی یاخۆ لە بۆ ئەو وەرەبڵانی کەوا تەنهەیە کارێکتر تەنهەیە کارێکتر وە لە نێوان سنگل کۆتێشن دەنووسرێت بۆ نمونە چار واتە کارێکتر لە بۆ گرید بۆمە گریدەکەی بۆ منە ئەیە تەنە سنگل ئەگەر دەبڵ ئەو بنووسم ڕۆڕم پێدەدا لەبەرەوەی ئەوە چارە دەبی بیکەمە سنگل کۆتێشن بۆ شێواز ئێستا گەربێت و بابین هەلێرە ئەیجەکەش دەبات دەکەین گریدەکە بەو شێوازە پاشان دەڵێم گرید ئێستا گەر سێری بکەین تەمانەکە ئەوەش گریدەکە وا لە پاشۆش دایمەن ئەنلاین من هەبێت بەباشتر باشە بەڵام چی دەبێت ئەگەر بێت و وتمانتەنە هەیە کارێکتەر دەکات ئەگەر بێت و باشە بۆ دەنووسم بی دوو کارێکتەر بزانین ئایا هەردوو کارێکتەر ئاوتوت دەبیان نەخێر تەنها لا دەدات تەنها یەک کارێکتەر تەنها سەپۆرتێک کارێکتر دەکات چاڵ لێ تەنها بیەکە ئەوەکەی لا دەدا ئەوەی ئەوی کامی لە کۆتایی هاتێ ئەویان تەواو دەبێت ئەمەشیان زۆری کارێکتەر وەروەها چترمان هەیە سترینگمان هەیە سترینگ ئەوە بەکاردێ لە بۆ خزمکردنی زیاتر لە کارێکتەرێک مجموعە کارێکتەرێک لەمەدا بۆ کۆدێشن نووسرێت یاخود ڕستەیەک هەڵۆ نایم نەداوەتی بزانە یاخود نیم بەو شێوازە یاخود جاک بەو شێوازە بتوانم بگومان بڵێم your name is لێرە سیاتێک بکەم یاخود تەنها ئەمە کۆپی بکەم دەڵێم نیم لێرە نیم
ولا پاشان لێرە خۆلا دەدەم باش ئەمەش گەر بێت و سێری بکەین تا ڕێنیکەین پرۆگرامەکە شتێکم نەبیر کردو دەڵێ چی cannot open for writing بزانم نەیمەکەتەوە ئەوڕۆرە ئۆڕەدی کۆنسڵم قەپات نەکردو بزانان کە قەپاتی نەکەیت جارێەوە کێشە توش دەبێت بە قەپاتی ئەودا شێوازە مەستێکی سەریکەین بێگومان نەیم جاک تەمەنەت 20 ساڵە و گرید ئێ بە شێواز ئەمەش جۆرە ئەمەش سترینگ بوو وەرها جۆرێکی تری داتا تایپمان هەیەش بتێ لە بۆڵیان یاخود بۆڵ وەکو فکر لێ بکە وەکو گڵۆپێک ئەوە ئەو گڵۆپیان پێیان گژایتەوە بۆ نمونە واتە ئەو پرسیارانەی ئەز ئۆنلاین ئایا لە ئۆنلاینیانە کەواتە یان دوو نرخی وەردەگری یان ترو یان فۆس یان ترو یان فۆس ترو واتە پێەیە گەر گڵۆپ بێت بۆ نمونە و فۆسژاتە کوژاوەیە یاخود یەک و سفر یەک یان سفر ترو واتە یەک و فۆس واتە زیرۆ استەپۆن ئەز ئۆنلاین ترو بەو شێوازە ئەمەش جۆری بۆڵیانە استەپۆن مەگە تەبعی بکەین بۆ نمونە ئەز ئۆنلاین ئەمەشیان لێرە بنووسین online state is online استێکی سەریکەی بزانین پرۆگرامەکەمان چۆن دەردەکەوێت بزانە ئۆنلاین ستێتەکە یەکسانە بەیەک یەک واتە بەڵێ واتە ترو بەڵێ ئۆنلاینە بە شوازەوە سفرێش واتە نەخێر واتە بۆ نەگڵۆپێک گڵۆپەکە کوشایتەوە شتەکەش بە پێین پرۆگرامێکی سادە دەبنووسین بۆ نەوە NT نم یەک ژمارە یەکەم یەکسانە بە 5 و NT نم دوو یەکسانە بۆ منە بە 4 پاشان دەتوانم بڵێم NT زیاد بکەم یاخود سام بکەم سام یەکسانە بە نەم یەک زایدەن نەم دوو ئاتەتوانم کوێم بکەمەوە ئەوە یەکێکە لە ئۆپرێشنەکان پرشنی کۆمان هەیە کەممان هەیە دا بەش جاران ئەستێرە بۆشیۆس بۆن دەمەی کوێنەکەمەوە دەمە لە پاشان ئەو سەمەی تەڵەکەم سیاوت بۆ منە سام بەو شێوازە تەگە سێری بکەم 5 زایدین چار دەکرێت کەوا دەکاتەنەوە بۆیە سەمەکە دەبێنەوە بێت توانم کەین بەکاربێنە بێگومان کەین بەکاربینم ئەو کار ڕزڵتەکە دەبێت یەک 5 کەم چار دەکرێت یاخۆتۆم جاریانیان بکەم یاخۆ دابەشیان بکەم هەرێک لەمانە دەبێت بەڵام ئێستا لە کاتی دابەشەکە ئێستاگەر دابەشیان کەم لە بەرەوەی ئین دایمە ژمارەی 5 دابەش 4 دەڵێ یەک خۆی بە پۆین دەردەچێت بەڵام لە بەچێ ژمارەی تاوی دامێ یەک پۆین شتێک دەردەچێت لە بەرەوەی هەردووچیان ئینتە بەڵام لە حاڵەتەدا شتێکی وا بوو بۆیە پێویستە دەبڵ بەکاربێنی حاڵەتەتوانم تەنها ئەو دوێ بکەمە دەبڵ ئێستا ڕزڵتەکە بە دەبڵ دەبێت گەشتێری کەم دەکاتە 1.25 کاتە بە گوێری پێویستی خۆتوانی ئەوە بەکاربێنیم ئەمەش بریتی بوو لە variables و data type لە C++.